تا دێ دیارەکانی خولی لاوانی نایەبی کوردستان نزیک دەبێتەوە لە دەستپێکردنی و ئامادەکاری یانەکانیش بەرەو کۆتایی دەچێت. لاوانی یانەی برایەتی یەکێکی ترن لە تیپە بەشدارەکانی خولەکە و لە کۆمەڵە یەکەم لەگەڵ حەوت یانەکەی تری هەولێر و دهۆک دەجەنگن بۆ ئەوەی بلیتێکی سێ سەرکەوتوەکەی قۆناغی داهاتوو وەرگرن. ئێمە وەکو لاوانی برایەتی بۆ خولی یەکێتی تۆپی عێراق لەقی هەولێر دوو خول بەشداری مەکرد، یەکەم بۆ تازە پێگەشتوان بوو، یەکانیش بۆ لاوان بوو. بەڕاستی ئەوی لاوان زیاتر ئێمە سوود بەدون چی ئێمە بەس تیپی لاوانمان هەیە وەکو یانەی برایەتی. ئامادەکارێکی باش بوو بە ئێمە لە پاش ئەوەی بڕیاری خولی کوردستان لاوان نایاب ئێمە خۆمان ئامادە کردووە، بەڵام وەکو زۆربەی یانەکەن وەکو پسرانێکی خولەکە لە کاتەکەی گۆڕینی کاتەکەی ئێمە دابڕین لە کاتەکەی. ئێستا دیسە خۆمان ئامادەکردەوە نزیکەی 10 ڕۆژ دەبێت دەستمان بە مەشقانی خۆمان کردەوە، خۆشمان ئامادەکردی. وادارم یەک لەو تیپانە بین کە ئێمە نازناوی ڕابردوو خولی لاوانی نایەبی کوردستانمان بەدەستێنە بتوانین یەک لەو تیپانە بین کە لە گروپەکەی ئێمە کە هەژیانەیە سیانە بەسەر دەکەوتی. وادارم لەو یانە نەبین کە بەسەر دەکەون. تیپی لاوانی یانەی برایەتی بەشداری لە دوو پاڵەوانتییانەکانی هەولێر کردووە و لە دو پاڵەوانتی کوردستانیش توانیویانە ببنە پاڵەوان، هەر بۆیە نایەنەوێت بێدەستکەوت لە خولەکە بێنە دەرەوە. ئێمە ئەو ماوەیە پچر تەمرینمان کردووە، بەڵام ئەو ماوەی ئێستا و دوو هەفتەیەک دەبێ بە بەرداوامی تەمرینمان کردووە، گەمێش و دیشمان کردووە، ئینشاڵڵا سوودمان لێبینیوە و دوو پاڵەوان تێش کراوەتەوە. ئەو لەو دوو پاڵەوانتە سوودێکی زۆرمان لێبینیوە کە یەکێکیان چونە پێشنیایی، یەکێکیان هەر لە پێشنیایی دۆڕین، بەڵام ئەوەش بە ئێمە شتێکی باش بوو. ئینشاڵڵا لەو دەوریەش یەکێک دەبین لەو یانانێک کە بەسەر دەکەوین و ئەوە نزیکەی ماوەی مانگێک دۆست مەشقڕانانەکانمان ڕاگرت بوو لەبەرەوەی کە ئەو بڕیارەیدا اتحادوتی، بەسەوە نزیکەی 3 هەفتەیە دەستمان بە مەشقڕانانەکان کردەوە هەر کەوتیان دەوری دەڕوا. ئێستاش ئامادەکاریەکان خۆتان دەبینن بە باشی ئامادە بوونە، ئینشاڵڵا نەتیجەی باش بەدەستدێنین. تیپی لاوانی یانەی برایەتی لە یەکەم یاری خۆی میوانداری دهۆک دەکات لە یاریگەی دووەمی فەڕەنسا و هەیری، ئەمەش بەهۆی ئەوەی یاریگەی یانەکە نۆژان دەکرێتەوە و بەهۆی مەشقەکانی تیپ یەکەم یانەکەش کەمترین سوودیان لێوەرگرتووە. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.